خوای گەورە ئەگەر بزانێ شتێک خودای گەورەی لەبیر بردووینەتەوە بەلێ سەندنەوەی هەمان شت تاقیمان ئەکاتەوە. ئەوە تا ئێمە ئازادی و گەشت و سەفا مزگەوت و یادی خودای لەبیر بردبووینەوە. دەی ئەوەتانی ئێستا هەم ئازادی و گەشت و سەفا هەمیش مزگەوتی لێ سەندینەوە. وا نەزانن ئەمانە ڕق و تووڕەی خودان بۆمان. نەخێر، من ئەمانە بە خۆشەویستی خودا لێک ئەدەمەوە. ئاخر ئەو ئەیەوێ گوێی لە دەنگی نزامان بێ، ئەو ئەیەوێ گوێی لە ناڵە و کز و کۆڵەی شەوانمان بێ. من پێتان ئەڵێم ئەو خۆشی ئەوەی. ئاخر خودا کەسانێ تاقی ئەکاتەوە کە خۆشی بوێن. ئەو ئەیەوێ پەشیمان ببینەوە، پەشیمان ببینەوە لەو تاوانانەی کردومانن. هەستن بڕۆن بگرێن، بڕۆنە بەر دەرگاکەی و لێی بپاڕێنەوە. باوەڕتان هەبێ ڕەتتان ناکاتەوە. با پێتان بڵێم ئەگەر دڵتان تەنگ بوو، دنیاشتان بەسەر داڕوخا، شەوێ هەستە و بڕۆ بەر دەرگای و لێی بپاڕێوە و لە سوزدەدا يونس آسا لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين بڵێرەوە. دڵنیا بە ئەگەر دنیایشت بۆ نەکاتەوە، بە خۆشەویستی خۆی دڵت بۆ ئەکاتەوە.